بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پەیام لە هەر جێگەیەکن خۆم بە خۆشحاڵەزانم خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشینەوە لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی دوانگەی خەڵک لەگەڵ هاوکارانی زێدە ئازیز و خۆشەویستم لە پشتی کامێرا بە ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتینەوە بەڕێزان لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک پرسیومانە بۆچی لایەنە سیاسیەکان لەسەر پێگەنانی حکوومەت ڕێک ناکەون هۆکاری چییە؟ چی لە پشت ئەم ڕێک نەکەوتنەی لایەنە سیاسیەکانەوەیە؟ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هاوکارانم بە بەردەوام لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام دایانێن پەیوەندی بگرن و ڕاو بۆ چوون و سەرنجی خۆتان لەسەر تەوەرەی بەرنامەکەمان بخەنە ڕوو هەروەها لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە دیجیتال میدیای پەیامەوە ئەم پرسیارەمان لە داناوە ئێوەش دەتوانن کۆمنتەکانتان بنووسن ئێمە دەتوانین بە پێی دەرفەت سوودیان لێ ببینین و کۆمنتەکانی ئێوە هەم لەسەر شاشەی پەیام هەم ئێمە دایان خوێنینەوە وەگوتم پرسیومانە بۆچی لایەنەکان لەسەر پێگەێنانی حکوومەت ڕێک ناکەون ئەوەی بەڕێز و خۆشەویست دەتوانن تایبەت بەم پرسیارەی کە لە تەوەری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئێمە پرسیومانە ئێوە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی ئێمەوە کە بەردەوام لەسەر شاشە نووسراوە دەتوانن پەیوەندی بگرن و ڕاو سەرنجی خۆتان بدەن بێگومان تقریباً ماوەیەکی دوور و درێژ زیاتر لە 6 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە لە ساڵی ڕابردوو لە سینۆ بەڕێوە چوو ئەنجام درراوە و چەندین ژمارەیەکی زۆر کۆبوونەوە لە نێوان لایەنە سیاسیەکان بێشومار کۆبوونەوە ڕووی داوە بەڵام تا ئێستا کابینەی نۆهەم و کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان هەڵنەبژێراوە بەڵە پەرلەمان دەست بەکارەوە بەڵام پەرلەمان ناتوانێت هیچ لێپرسینەوە و پرساندن و هیچ با بڵێن چاودێریەک لەسەر ئەم حکومەتەی کە ئێستا هەیە کە کابینەی هەشتی حکومەتی هەرێمی کوردستانە کە کۆتایی هاتووە ماوەکەی کابینەیە کە نازانین لە ڕووی یاسایە بڵین کۆتایی هاتووە کاربڕێکەرە بەرحاڵ پەرلەمانی کوردستان ناتوانێت هیچ کارێک لەگەڵ ئەم حکومەتەدا بکات ئەوەش بینیت بڕیار بوو وەزارەتی دارایی حکومەتی هەرێم بەڵێنی دابوو کە هەموو 30 ڕۆژ جارێک موچە دابەش کات ئەویش بە جۆرێک لە جۆرەکان بە شێوازێک لە شێوازەکان گرفتی تێکەوتووە و موچە بە شێوازێکی سست بەڕێو دەچێت دەوترێت لە ئەڵقەی پێشوشە بە ڕێزێک پەیوەندی کرد لە وەزارەتی دارایی و ئەو ژەروتی وتی ڕێک نەکەوتنی لایەنە سیاسەکان زۆر بە ڕاشکاوی و بە ڕوونی وتی کە پەیوەندی هەیە با بارودۆخی حکوومەت و دابشکردنی موچە و کۆمەڵێک بابەتی دیکە بۆیە ئێمە دەپرسین و پرسیویشمانە لە تەوەری ئەم جارەی بەرنامەکەمانە بۆچی دوای ئەوەندە ڕۆژ دوای ئەوەندە مانگ دوای ئەوەندە کۆبوونەوە لایەنە سیاسیەکان نەیانتوانیوە ڕێک بکەون پێک بێن لەسەر ئەوەی کە حکوومەتێکی نوێ پێک بهێنن ئایا سوچ و تاوان و خەتا لەکوێوەیە ئایا گرفتەکە لەکوێیە ئێمە چاوەڕێی پەیوەندیە تەلەفۆنیەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویستە بین وەڵامی ئەو پرسیارەی ئێمە بدەنەوە پەیوەندیەکەمان لە کەلارە وەرەگرین کاک ئەحمەد کاک ئەحمەد سڵاوی خوات لێبێت سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش هەموو کاتێکە باش بەڕاستی ئەوەی پرسیارەی کە ئێوە وروژاندتانە پەیوەندی بە ڕاستەوخۆی بە بەرژەوەندی تاکەکانی ناوە حزبەوە بۆیە ئێستا حزبەکان بوونەتە کۆمەڵێ بەرژەوەندی خواز هەمویان لەسەر ئەساسی مەساڵەحی مشتەرەک پێکەوە هیچ مەبادیئێکی حزبایەتی و هیچ مەبادیئێکی نەتەوایەتی نەماوە لە وڵاتەیە هەر کەسە و لە هەوری ئەوەدایە پشتی خۆی پشتی ئەو کادرانی لە دەوروبەری خۆی کە گوێڕایەڵی خۆین ئەوانە بخاتە سەر ساحەی سیاسی و ساحەی حکومی بۆ ئەوەی بتوانن بەرژەوەندەکانی خۆیان بپارێتن چونکە ئەم حزبانەی کوردستانە بە هەمویانەوە
هێز خۆتی خۆیان لەوەی ئابینی تا چەند بەشدارن لە حکومەتدا سادن تا چەند کادرەکانی خۆیان لە حکومەتدایە بۆ هێز و توانای خۆیان دەرەخەن بۆیە ئەبێ میلەت چاوەڕێی لەمانە نەکات بە ئاسانی بێنی نەتیجە هەر کاتێک بەرژەوەندەکانیان یەکی کرد و بۆ هەمویان تازە بۆ ئەو شێوەیە توانن حکومەت پێبێن ئێستاش یان ئەبێ لایەنێکی دەرەکی بە زەبری شاری سیاسی بتوانێت ڕێکیان خات و یان مخاتەسەر مێزی گفتوگۆ یان ئەبێت میلەت بە ئاسانی چاوەڕێی ئەم وەزعە لەوانە نەکات. دەستخۆش کاک ئەحمەد لە کەلارەوە دەستخۆش هەچەند برانی سەود من بەڕاستی لە ستودیۆ بەوازحی جملەی نییە جا نازام پەیوەندی بە پەیوەندیەکانەوە هەیە یان بە ئێرەوە هەیە سوپاسانەکەم ئەگەر بۆم چاپ بکەن دەستان خۆش بێ پەیوەندیەکی دیکە وەرەگرین دایکی لانە وەرەگرین دایکی لانە سڵاوی خوات لەبێت لەکوێوە؟ دایکی لانە لە هەولێرەوە سڵاوی خوا لەوەی بەڕێزیش بێت. زۆر سپاس دایکیلان ئەگەر بکرێت تەلەڤیزیۆنەکە بە تەواوەتی کسکەی لە تەلەفۆنەکەەوە گوێ لە ئێمە بگرە سوپاس دەکەین. زۆر من دەستخۆشتان لێ دەکەم. زۆر سپاس من لەوەی ناڵێ حکومەت چونکە لەبەرەوەی یەکەم جار قەیرانی دارایی دروست کرد ئێستا دەوێت قەیرانی سیاسی دروستکە جاری هیچی نەکرد یەک ڕاتبیدا ئەو وەزەفانەی هەموو دەستەوە ساعات 8 دقیقە تاخیر بی خیابی طبعا ساعات 8 أما دتي دامي ساعات 6 دقيقة أما دبي بينا دري يبغى تبدا على الأقل هالسير راتب مالكنيتي أو هم تاشكتا على الأقل أول شيء بدا داري تينا كيس راتبك تاخذ يجي عن بوغلينا كي بەڵێ بە بڕای تۆ بۆچی دایکی لانەیانی ئەم لانە سیاسانە بۆ ڕێک ناکەون لەسەرەوەی حکومەت پێک بێنن هۆکاری ئەوە چیانی تەوەری پرسیارەکەی ئێمە تەوەری بەرنامەکەی ئێمە ئەمڕۆ ئەوەیە هەر کەسە و بەرژەوەندی خۆیەوێت بەڵێ هەر کەسە و بەرژەوەندی خۆی دەوێت کە کورسیەکە هەرێک بەرژەوەندی تایبەتی خۆی دەوێت ئیدی ئەوەش ڕێک ناکەون بەس دەستە یانی قەیران و قەیران لێتە دەستخۆش بێت دایکی لانە لە هەولێر زۆر سپاس لە سلێمانیەوە کاکەریم وەرەگرین سڵاوی خوات لەبێ زۆر سپاس سەلامت بیت زۆر سپاس فەرموو بەڵێ وەڵڵاهی ئێمەدانە جەنەمانە حەیاتی بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندی کاکەریم پچڕا هیوادارین بتوانێت پەیوەندی بکاتەوە جارێکی تر بەڕێزان لە ئەڵقەی ئەم جارە ئێمە پرسیومانە بۆچی لایەنە سیاسیەکان ڕێک ناکەون لەسەر پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندێکی تر وەرەگرین کاک فارس سڵاوی خوات لەبێ بەڵێ فەرموو ئەفەن بەرزبەتەوەری بەرنامەکەت برای بەڕێز لەبەرەوەی ڕێک ناکەون هەم خەتای شەقامە و هەم خەتای حەزبی دەسەڵاتیشە چۆن حەزبی دەسەڵات حەقوای ئەوەی یەکەم کە گۆزۆرینەی بەدەستینایە یعنی چاوەڕێ نەکە هەندا حکوومەت کە زۆرینەی هینای حکوومەت پێک بینیتن بزانین ئەگەر ئیشی باشی کرد تا ساڵی داهاتوو ئەوە خێر هەڵاکێت بەڵام ئەگەر ئیشی باشی نەکرد ئەوە محارزە دەبی و فۆتۆسێن دەبی هەینێکە خەرک دەتانی بە زۆرینەی دەنگەکانی یعنی ئەو دەسەڵاتە بۆ 4 ساڵی تر بگۆڕی بە شێوەیەکی یعنی ئاستی دیموکراتی بەڵام ئێستا شەقام دەنجی لێوە نایە هەم عەزبەکانیش خۆیان کردکردێ و لەبەر بەرژەوەندی خۆیان یعنی ئەو خەرکەوە دەسەوەسان وەسایە و سەیری ئەو دوو عەزبەکە و نازانی یعنی چی کرد دەستخۆش سپاس بۆ جەنابەت کاک فارس دەچینە سەید سادق ئاکام وەرەگرین سڵاوی خوات لەبێت کاگاکەم فەرموو دیارە پەیوەندی ئاکامیش پەیوەندێکی بچڕا داوای لێبوردنەکەین بەڕێزان ئێمە لە ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەمان بەرنامی دوانگەی خەڵک پرسیومانە بۆچی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێک ناکەون ژمارێک لەو بەڕێزانەی کە پەیوەندیان کرد هەریەکێک هۆکارێکی نووسیوە ئەوانەی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک تەوەرەکەی ئێمەیان بینیوە چەند کۆمنتێک نووسراوە تا پەیوەندیەکان ئامادە دەبن ئێمە چەند کۆمنتێک ئەخوێنینەوە یاسین قادرەڵە لەبەر
بەرژەوەندی حیزبی و پلە و پۆستی بنەماڵەیی ئەم لایەنە سیاسیانە ڕێک ناکەون. هێمن هیمدا دەڵێت لەبەر پارە و پۆست ڕێک ناکەون، هۆکاری ئەوی کە لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتون هێمن ئەیگەڕێنێتەوە بۆ پارە و بۆ پۆست. شەهێن باقی ئەڵێ ئەم حیزبانە حکومەتداریان پێ ناکرێت و بە عەقڵی حیزبی بیر دەکەنەوە بۆیە ڕێک ناکەون. کوردە حسێن ئەڵێ هەرێمی کوردستان بە سیستەم ڕێک نەخراوە بۆیە حیزبەکان بە پێی هێز و دەسەڵاتیان حکم دەکەن. سەرکۆ عومەر ئەڵێت ڕێککەوتنیان بۆ چییە؟ تا ئێستا هەردوو ئیداریە و حساب یان حیزب حساب بۆ حکوومەت ناکات. بە پێی کاک سەرکۆ بێ ئەڵێوان ڕێککەوتنیان بۆ چییە؟ تا ئێستا هەردوو ئیداریە و حیزبیش هیچ حسابێک بۆ حکوومەت ناکات. گۆران عەبدوڵڵا ئەڵێ لە خەمی گیرفانی خۆیان و هیچ باکیان نییە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان بێگومان بۆیە ڕێک ناکەون. سۆزان کەمال ئەڵێت دەبێت خەڵک بزانێت هەموو بەڵێنەکانی پێش هەڵبژاردنیان ناڕاست دەرچوو بۆیە پێویستە هاوڵاتیان فشار دروست بکەن. فەوزیە خان لە بەلجیکا وەرەگرین. سڵاوی خوات لەبێ فەوزیە خان. وای خوا لە تۆی کاردانەگیان باشی بە قوربان. زۆر سوپاس. وڵاهی کاردانەگیان یەکەم خەتای ئەو خەڵکەیە، بەڵێ دووهەم خەتای حکومەت ئەو دووسێ لایەنە نیتە، ئەو دووسێ لایەنە کەیتر حکمیان بەردەستۆیە بە تایبەتی ئەو دوو لایەنە سەرەکیەکە ئەیتر پلە و پۆستەکە ئەوەمە چاوی پڕکردوون و چاویان بە هیچ تێر نابێت، ئەوە هەمووی ئەوەیە براکەن. باش ئەی بۆ خەتای خەڵکە بە بڕای تۆ؟ خەتای خەڵکە لەبەر ئەوەی پێم وان نییە لە سەردام باوم کردن، بۆچی ڕاپەڕین لە سەردام، بۆ ڕاناپەڕن لەمانە. جا ئەوەت بە بڕای تۆ ینی فەوزیە خان چارەسەرەوە؟ ئەرۆ چارەسەرە. بۆچی چارەسەر خۆ ئەقەلەت تا ماوەیە دڵ خەڵکە ئیسراحە دەکات، تۆ بڵێ هەر لەمانی خراپتر بنەوانی کردکارگەر بێن. حکومەتی بەعز با بڵین هاوڕەگەز و هاوزمانی خۆمان نەبوو، بەڵام خۆ ئەمانە هاوڵاتی و هاونیشتیمانی و هاوزمان و ینی ئەوەی خۆمانن ئەمان بۆ ئاکەن. هۆکاری چییە؟ دەبێ ینی هاوڵاتیان بیر لەوە بکەنەوە وەک جەناب تەفەرمووی بە شۆڕش و بە کودەتا و بەمانە ینی ئەمانە ڕابماڵ ڕێولا ببرێن. بێگومان هەروایە کاردانەگیان، چونکە بەدەدی تۆ فەرمووی ئەوان لە نەتەوەی خۆمان نەبوون، ئەمە لە نەتەوەی خۆمانە خوێنمانەمژێ کێشەکە لەوایە. کێشەکە لەوایە کە من لێرەوە هەر خەفەت بۆ وەس ئەوە ئەخۆم. من لەجاتم بووە، بەڵام خەفەت بۆ وەس ئەوە خۆم لە کوردستان. دەست و خۆش پێ مەمنونم. دەستخۆش بێ لە بەلجیکاوە فەوزیە خان لەگەڵمان بووی. زۆر سوپاس بۆ پەیوەندیەکەت، سوپاس بۆ سەرنجەکانت. بەڵێ گۆران عەبدوڵڵامان خوێنەوە. سۆزان کەمالیشتی دەبێت خەڵک بزانێت هەموو بەڵێنەکانی پێش هەڵبژاردنیان ناڕاست دەرچووە بۆیە پێویستە هاوڵاتیان فشار دروست بکەن. بێگومان فەوزیە خانیش باسی لەو جۆری فشارە کرد کە دەڵێت دەبێت خەڵک لە ڕووی ئەم دەسەڵاتەیە ڕاپەڕێت. ئەکرەم ئەحمەد دەڵێت دەیانەوێت دوای قەیرانی دارایی قەیرانێکی تری سیاسی دروست بکەن بۆ هاوڵاتیان. دیارە زۆرێک لێرە و لەوێ دەڵێن حکومەتی هەرێم دروستکەری قەیرانەکانە و دائیمەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ڕاهێناوە لەگەڵ قەیرانەکان، قەیران بە قەیران ئەسپێرن. بۆیە دوای ئەوەی کە دەوترێت بە حساب قەیرانی دارایی کەس بۆ و لاواز بۆ نەماوە، دەیانەوێت قەیرانێکی تری سیاسیمان بۆ دروستکەن. باوکی چۆمان هەڵە نەبم بەڵە فەرموو باوکی چۆمان کاکە برا چۆنی؟ سەرچاوەکانم چاوەکەمی برای گەورەی کاکە برا وتانەزانن کاکە ئێوە باش لە خەڵک باشترە زانن موچە بۆ نازێ. ئێوە دوو سێ حیزب سێ چوار هەر کەسێ هەر سەفەرێ دەنگتان پێدا کاکە تان بەنە حکوومەتەوە قسە ناکەن، ئەبن بە مەعارەزە هەر قسە ناکەن. ئێوە خەڵک گیری خواردووە لەگەڵ ئەم حیزبانە کاکە. فەرموو من کابرایەکەم خانەنشینم تا ئێستا مانگی هەژدەم وەرنەگرتووە کاکە. تەوزیع کراوە نیوەی بۆ ئەملا و نیوەی بۆ ئەولا. ئێوەش خڵوقەتان کرد، ئێوە و گۆڕان و یەکگرتو و شوێعی و
حەسک و واخواتانە کاکە لەسەر کورسەکەتان لاتان نەبن کاک کاتە تۆ پێ دوایە جگەل لەلایەنی دەسەڵات لایەنەکانی تریش لەم بابەتەیە تاوانبارن؟ ئەی چۆن تاوان بە ئێوە بەرنە پێشەوە کاکە پێشی خەڵک بکەون با خەڵک دواتان کرد پێشی خەڵک بکەوین ئەم لایەنە سیاسانە مەبەستت چی ینی لە خۆپشاندان؟ ئەم ئەی چۆن کاکە ئەو خەڵک لەگەڵ ئەی بەڵێ ئەی چۆن کاکە ئەوێوە نازانم مەسەلە چییە مەوزوعاتیە هەموو ئەمە 23 ساڵە ئێوە حیزبن لەگەڵ یانن هاوکاریانە بن کاکە هەچیەکەن لەگەڵ ئەم حیزبانن کاکە باشە ینی ئێستا باک پرسیارێکی جدی بکەین باوکی چۆمان بۆ نمونە غەیری ئەو لایەنانەی کە حکوومەتیان بەدەستە پێکی بێنن لایەنە سیاسەکانی تر چکارن ینی ئەمان بۆ گرفتی ئەمانە کە حکوومەت پێک نایە ینی بۆ نمونەگەر نمونەی کۆمەڵی ئیسلامی وەرگرین کاکە چ باکیانە کاکە چ باکیانە کاکە چ باکیانە پارەیە بێنایانە سێمان موچە هاتووە لە عراقۆ نایدەن کاکە خەڵک چی بکە کاکە سەیەکی و من خانەشیم چ قوڵێکم چم بۆ کوێ کاکە ئێوە لەگەڵمانە بن ئێوە لەگەڵ خەڵقانە بن ملەتان لەگەڵ ئایا کاکە دەفەرموو دەنگتان دەنگرا بە تۆ دەنگل لێو نایە دەنگلا بە ئەوەتە گۆڕان 24 کورسیانە ئێستا دوایە پشی کەڵ کاکە پارەی وەرگرت و تۆ ئیسراحەت ئێستا سەری بە گۆڕی باسی ئەو خەڵقەی کە دەنگیا کاکەجا باوکی چۆمان جەنابەت ینی دەڵی من خانشینم دیارە ئەزمونێک و تەمەنێکت هەیە ینی خەڵک بایی حەوت کورسی دەنگی داوە بە کۆمەڵی ئیسلامی حەقە بایی ئەوەندەش گلەی لێ بکە هەر کاتێک لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی ڕێژەی کورسیەکانیان ئەوەنە زۆر بن بێمنەت بن لە یەکێتی و پارتی و کاتە توانرێ گلەیان لێ بکرێ بەس گلەی چی لە کۆمەڵکەی بۆ نمونە کە حەوت کورسی هەیە لە 111 کورسی کاکی برا گۆڕان کاکە برا گۆڕانەوە بوو ئەوە مەسیری بوو لە دێگەڵە دەریان کرد ئێستا بەم جارە بانگی کردووە بۆ فلۆپۆست دەسەڵاتی وەرگرتووە کاکە ئێوە معاشی ماڵانەدەن معاشی نازانم بێوەژ نانەدەن ئێستا چی کردەوە بۆ فەرمەوە ئێزۆگەر وەزعەکەی تێکدا لەم خەڵقە چەند ساڵە ئەم وەزعی سلێمانی تێکدا گۆڕان تێکیان لەسەر ئەم خەڵقەکات دەستخۆش باوکی چۆمان لە سلێمانیەوە دیارە جەنابەت وەک ئاماژەت پێکرد ماوەیەکی زۆرە موچەت وەرنەگرتووی خاننشینی بێگومان هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران بە شێوازێکی گشتی دڵگەرمنە و قسانەش لە دڵسۆزی و دڵگەرمیەوەیە وازام خوشکە هاوین لە هەولێرەوە لەگەڵمانایە دەڵێن پەیوەندیەکەی خوشکەمان پچڕاوە داوای لەکەین هەم لێمان ببورێت ئەگەر تاون و خەتاکە لای ئێمەوەیە هەم پەیوەندی بکاتەوە جارێک تر هەر لە هەولێرەوە باوکی ئەحمەد وەرەگرین سڵاوی خوات لەبێت باوکی ئەحمەد دەسۆشی بەرنامەکەتان لێ دەکەم دانەجان وەکو برایەکی بەڕێزی خۆتان ئەگەر لێم قبولکەن باشە پێشان وایە ئەگەر ئەنگۆ وەکو موسڵمان و ئیسلامەتی دینی ئیسلام ڕێ بەوەی دایە کەسێک غەدر لە خەڵکی بکە ئەنگۆ قبولتان وەکو دینی ئیسلام کەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا قبولی کردیە کەسێک ئەگەر پێ بگوتێ لادینی ئەو لە غەیری دین بێت غەدری لێ بکە بەخوا باوکی ئەحمەد من هیچ لە جەنابەت تێ ناگەم نازانم سەوتی ستۆدیۆ ساف نییە لای من باوکی ئەحمەد ئەگەر قسەکان دووبارە بکەیتەوە سوپاس دەکەم هەرگلەی لە حکومەتەکەی بکەن خۆ خۆشتان تاوانبارن وتعاون على البر والتقوى ولا تعاون على الإثم والعدوان خۆن گۆشت تاوانبارن ئەگەر بێتە بڕی سیاسیە من نەمزانێ لە ناو دین سیاست هەبی دەفەرمووی ئێمەش تاوانبارین بەڵێ ئەگەر بە پێوەدا تاوانبارن تەمەن خۆتان کردکردێ بەرامبەر بەڵکە خەتر لە خەڵک دەکرێت تاوانی ئێمە بۆ نمونە لە چیایە باوکی ئەحمەد تاوانی ئەوتان هەیە خۆتان کردکردێ بەرامبەر بە سیاسەتەکە سەر خۆ سیاسەتەوان ناکرێت کاکە کاک دانەجان سیاسەتەوانی خۆت کردکەی بەرامبەر بڵکە ڕادر لێ دەکات بۆ نمونە دڵی خەڵکتان هەژان حرەسەکی بەردەم کۆمەڵی ئیسلامی کوژرا کەس بەجار نادەنگۆ بەڵێ کوردستان باوکی ئەحمەد ینی ئێمە باسمان لەوەیە تەوەری بەرنامەکە لەسەر ئەوەیە بۆ لایەنە سیاسیەکان لەسەر ڕێکەوتنی حکوومەت پێگنایەن ئێمە ئەوە دەپرسین ینی هۆکاری چیە بە بڕایتەوە
بەڵێ دیارە پەیوەندیەکەی داخستۆتۆ کاک حەمەڕەشید لە ژاراوە وەرەگرین. کاک حەمەڕەشی سڵای خوا دەبێ؟ سڵاوی خوای لە جەنابەت دەسە خۆشبێڕات چێسان بۆ ناو وەزعەکەی ناسکرێت زۆر وە نێوکەوم. تۆش دەزانی و منش دەزانم و خەڵکی دەزانی بۆ ڕێک ناکەون گومان لەوەدا نییە شەڕی پلە و پۆستە ئەمە شتێکی عاشا لێ نەکراوە تێگەیشتی کاکە کە ڕێککەون حکوومەت دامەزرێن خەڵک داواکاری دەبێت. باشە بەڕاست کاک حەمەڕەشی عودێکی زۆر بۆ خەڵکەی دراوە تێگەیشتی ئێستا وا حکومەدا بەڵێ هەر بەڕاست ینی بەشێک لەو بەڕێزانە پەیوەندیان کرد ینی بۆ نمونە دەڵێن لایەنەکانی تریشتە ئەوانبارن بە نمونە بەیان باسی کۆمەڵی ئیسلامی بکەین. تۆ پێت وایە کۆمەڵی ئیسلامی هیچ بەدەستە هیچ کارێ لەم مۆزوعی پێگەێنان و پێکهێنانی حکومەتەیە؟ ئێستا پێ دەڵم جواب دەدەمەوە دێمەوێش دێمەوێ زەمین بە ئەمیش کە پێ دەکەنم گرێم لە هەمووتان هەیە تێگەیشتی ئەوانەوە ڕێک ناکەون تێگەیشتە هیچ دەرەدیان نەکردووە کاکە حکوومەتێکی کار بەڕێکەرە و هەچی ملی بگری دەڵێ کاکە کۆمە ناتوانین ئیجران دوێنێ یەکێک لە برادرانی مەسئولی گۆڕان سیان لەگەڵ کرد هەر لەو کەناڵەی جەنابتەوە گوتی داسا بڕین چی باجی چێکەین حکوومەتی کار بەڕێکەرە هیچ وانامان نیە قسەی لەگەڵ بکەین ئەوە بە دیاریەوە دانیش بووم. ئەمە بەڵگەیەکی جۆر چاکە کە وەختەکەی لێ دەخڕن تێگەیشتی بەڵام پرسیار دەکەم ئەمانەی لافی معارەزە لێدەن بۆ ناتوانن معارەزەیەکی تۆکمە بن بۆ بەرەیەکی دروست ناکەن. ئاخر ئێستا کاک حەمەڕەشی قسەکە لەوەیە جارە حکومەتەکە پێک نهاتۆ تا معارەزەش ئیشی خۆی بکە ئێخۆ نابێ حکومەتێک پێک دێ معارەزەئی لەسەر ئیش لەسەر حکومەتە بکە کاکە وان پێکی نایانن ئەیتە معارەزەی چی بیتۆ؟ ئەی تۆ قەیناکە تۆ بەرەیەکی دروستکەن زەختێکی بخەنە سەرەوانە ئێستا ئەو میلەتە قوڵ بەسەرە سەری لێشێواوە چ بکە؟ تۆ دەڵێ میلەت بڕژێتە سەرجادەی میلەت لە چێ بڕژێتە سەرجادەی هەمومان کوردین چێ مقدمەی ئەو میلەتەیە چێ لە پێش میلەتەوە داواکار بێ نابێ حیزبێت نابێ و حیزبانە مەسئولی حیزبەکان بێنە سەرجادەی لەگەڵ ئەو میلەتەی بڵێن کاکە ئەی سێ حیزبینە بۆوا لەو خەڵکەی دەکەن ئەمە دوو حیزبی دەسەڵات هەموو دەسەڵاتێکیان لە بەردەستدایە ئەمەی دیش ئەوە پلەپایی دەوێت ئەو باشکرا داوا دەکات تێگەیشتێتا ململانەی سیاسیانە لەسەر پۆست و پلە و پایە تێگەیشتی چێ بازەکەی دەدا خەڵکە فەقیرەکە کاچی بەڕێزم زۆر زۆر گلەیم لە معارەزەیە کاکە بێجگە لەو سێ حیزبەی چەند حیزب هەیە ئێجا بەرەیەکی تۆکمە دروستکەن واز لە وەلای سیاسی بێنن بەو شێوەیە هەر کەسە بڵێ من ئەوەی دەکەم تێگەیشتی ئەو کاتێک چێ خزمەتی میلەتی کن تەمین بە خەڵک دەبینیت خەڵک ئاگادارە خەڵک وریایە بەڵام بەداخەوە وەڵی زۆر گرەیم لە معارەزەیە گرەی لە پاکویچێتیان ناکەم ئەویان حکم جێراوە 21 ساڵە ئەوەی دەگێڕم دەستخۆش کاک حەمەڕەشی کاتی باشم پێیایی دەستخۆش زۆر سپاس لە ژاراوەوە لەگەڵمان بووی کاک هێمن لە سۆران دیاراڵە پەیوەندیەکەی پچڕاوە بەڵام بەڕێزان ینی کاک حەمەڕەشی باسی لەوە کردی معارەزە باشە تۆ حکومەتێک پێک نێنێ معارەزەی چیەکە یعنی تۆ خۆ معارەزەی حکومەتێکە ئێستا حکومەتەکە پێک نهاتووە ئێمە پرسیارەکەمان لەسەرەوەی ئەم حکومەتە بۆ پێک نایە ئەو لایەنە سیاسیانی کە بەرپرسن لە پێگەنانی ئەم حکومەتە ئەوانەی پلەی یەکەم و دووەم و سێمیان هێناوە بۆ مماتەلە بەکاتەکەن بۆ شەڕیان لەسەر جێگیری ئەم پۆست و ئەو پۆست و ئەمیان پۆست یەکەمی و ئەمیان جێگیری دووهەمە و ئەوان ئەو وەزارەت و ئەم شەڕە پۆستانە بە فعلی لە پێناوی بەرژەوەندی خەڵکایە یان لە بەرژەوەندی حیزبی خۆیانەیە باوکی ڕۆمان بەڵە باوکی ڕۆمان سڵای خوا لەبێ باوکی ڕۆمان فەرموو مامۆستاگیان سڵای خوا لێبێ سڵای خوا لەبێ سەرچاوەکانم ئەم کاتەوە باش بەڕێزە سەرچاو باوکی ڕۆمان دەستخۆشی تەوەرەکە لێکم تەوەرێکی جوانە بەڕاستی زۆر لە کاتی خۆیەتی سواز بۆ تۆش کە پەیوەندی کرد فەرموو مامۆستاگیان بەڕای من لایەنەکان بۆچی ڕێک ناکەون لەسەر پێهێنانی حکومەت بەڵێ بە قەناعەتی من پارتیۆیەکی نایەنێت خزمەتی خەڵکن ئەما ڕاستێکی حاشا هەڵنەگرا لە ڕابردووشە و لە ئێستاشە خۆیان سەلمان جوانە کاکەگیان ئەیتر پێویست ناکە من گلەی لە معارەزەکەم معارەزە ئەوەی کە ناوی معارەزەی و معارەزەی جدی بوو بێر بوو کۆمەڵی ئیسلامی و بزرگتری گۆڕان بوو لە ناو حکومەت و لە دەروی حکومەت دایمە ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبووە
اینجا با من ئەو ڕاستیەش بە بەڕێستان بڵێم خەڵکی کوردستان لە سەتا هەشتای دەنگی داوە بە معارزە ئەو باو ڕاستی ئەوە حقەتێکی خەڵک بزانێ ئیمانم بە تەلەڤیزیۆن کورسی ئەوانەیە کاک ئەوە لە بن دیسپلێکی مناوە تەلەڤیزیۆنی مناوە دوێن بەخوای گەورە لە ئێمە چاکر ئەزانن خۆیان لە هاوڵاتی باش ئەزان کە دەنگیان نەهێناوە بە هەردووشیان بە هەردوو دەسەڵاتدار بە قەولایەنێکی ئینان لێنە ئۆفەر بکەن بەڵام کاکە ڕاستیەکە ئەوەی ئەمان ئەیانێت خزمەتی خەڵک نەکەن کە خزمەتی خەڵکەن کە زۆیان ناکرێت برای بەڕێزم ئەجینای ملەتە بۆ لێکن کاکە بۆچی بە ئارەزی نەفسی خوان وارە خەڵکە ڕۆژ و هەژاری هەرێمی کوردستانەکەن خەڵک 70 ساڵە خوێنە ڕێژە قوربانی بۆ ڕۆژێکی وادا کە خەڵک ئازاد بێ خەڵک بژێوی ژیان هێبێ خەڵک بتوانێ نامێکی ئازادی بخوا خەڵک بتوانێ هەوای ئازادی بژێ بەڵام بەداخە ئەوان بەدەستیان قەس هەموو ژیانی خۆشیان لەبار بێت کۆمەلگار داڕوخان برای بەڕێزم گێڕخانی ئابووریم هەرێنان لەبار بێت سەروەت و سامانی ئەم وڵاتیان هەموو بە ساڵان بن ئەمە ڕاستیەکە وڵاتانی ئەقلیمی هەمویان ئەزان کە ئەمانە چین کاکە گیان ئەجینا بۆ ڕێک ناکەون کاکە ئێمەش کوردین ئەوان کوردن ئۆپۆزیۆن کووردا بۆچی ئەگەر ئۆپۆزیۆنێک کاریگەریەری ئەوان پیان ناخۆشە پیان ناخۆشە برای بەڕێزم کۆمەڵ و گۆڕان مەژاری حکومەتکەن بۆیان بکری هەر مەستیانەکەن نایان هێڵن ئەمانە حەز بەبوونی ئێمە ناکەن مە قەناعەتی خۆمایە ماوەساییان دەستخۆش باوکی ڕۆمان زۆر سپاس لە هەولێرەوە چێمان لەگەڵایە کاک سیروان پەیوەندیەکانی ئەمڕۆ دەبچڕن نازامی ئەوەیە ئەمێنەوە دوای ئەبچڕێ گرفتێگەیەکی هیوادارین ئەگەر لای ئێمە بێ چاک بکرێ و داوای لێبوورنەکەن ئەگەر لای خۆشتانەوەیە بینەران و بیسەرانی بەڕێز ئەوە جارێکی تر پەیوەندی بکەنەوە بە خۆشحاڵی و لە خزمەتان نابین ویستمان کاک سیروان وەرگرین بەڵام پەیوەندەکەی بچڕا بەڕێزان با بڵێن تقریبا نیوەی کاتی بەرنامەکەمان تێپەڕی و پرسیومانە بۆچی لایەنە سیاسیەکان لەسەر پێگەنانی حکوومەت ڕێک ناکەون ئەو بەڕێزانێک کە پەیوەندیان کردووە بەس لەوە دەکەن کە پەیوەندی با بڵێن بنەماڵەیی با بڵێن سوود و قازانجی حیزبی و کەسی بەرژەوەندی حیزبی و پۆست و پلە و پایەوای کردووە کە ڕێک نەکەون بەشێکیشان گلەیان لە حیزبەکانی دەرەوەی دەسەڵات و یەکەم و دووەمی سێمی هەڵبژاردنەکان هەیە ئەوەی کە تازە ینی شتێکە و چەسپیوە ئیتر کۆمیسیۆن بڕیاری لێداوە و دوایش دادگا پەسەندی کردووە ئێستا حیزبێگەیە کە خاوەنی 45 کورسیە حیزبێگەیە کە خاوەنی 22 کورسیە لایەنەکانی تریش بەڕێژە و هەموو لایەنەکانیش بە جۆرێک لە جۆرەکان واژویان لەسەر نەتیجەکە کردووە بەڕەخمی ئەوەی کە تێبینی و سکاڵایانەوە بەڵام دوجار ئێستا ئەوەی کە هەیە شتێکی قانونیە و دەبێت ئەمری واقعە و دەبێت ئیشی لەسەر کرێت بۆچی ئەمان پێک نایەن دوای ئەوەندە مانگ دوای ئەوەندە هەفتە ئەوەندە کۆبوونەوە ئەم هەموو چاوەڕوانی خەڵک موچە دواکەوتنی خەڵک کاروبار ڕاوەستاندن پەرلەمان کە ئێستا دەست بەکارە ناتوانێت لەم حکوومەتە بپێچێتەوە ینی هۆکاری چییە لایەنە سیاسیەکان لەسەر ئەم حکوومەتە پێک نایەن پرسیومانە دەمانەوێت ڕای ئێوەی بیسەر و بینەری خۆشەویستی لەسەر وەربگرین لە کۆمنتەکان دەچینە سەر گوڵشەن جەلال دەڵێت حیزبە دەسەڵاتدارەکان هەر فریای کۆبوونەوەی بێ ئەنجام دەکەون لە دژی یەکتری هادی کەریم دەڵێت چاوەڕوانن هێزە دەرەکیەکان فشاریان بخەنە سەر بۆی کە ڕێک بکەون ئەچینە بەخۆیان بێت ڕێک ناکەون لە کەرکووکەوە کاک جەلال وەرەگرین سڵاوی خوات لەبێت کاک جەلال سڵاو لە جەنابەت ئەم کاتەر باش هەموو کاتێک برای بەڕێزم ئەمانە هیچ کاتێ ڕێک ناکەون لەبەر ئەوەی ئەمانە هەر ئەگەر ڕێژکەون هەر پرسی کەسپیە تێگە لێم لای خۆت ئەمانە بەس خی گەورە ئەمانەی دانەوە بەس بۆ دزی بەس بۆچی ئەوە بوو بەس بۆ ئەمانە خی گەورەمایان داڵەن بۆ دزی تێگەی لێبرا ئەوە کەسێکە زای پێش ناکە دائما بۆنیکەینەوە بەس ئەوە لە کەرکووکش وەکو کەرکووشیە کە هاتن ئەمانە بەس بە شەق ڕاستەبنەوە شەق مەستەرە وەک مەستەر ڕایکردن جاناش تعدای نەعارەمە کرد دا ئەوەی خوا پێی ناخۆش ئەمان بەم نەجان کرد ئێجا داواکارین لە بەڕێز مامۆستا عەلبابی بەس ئەوە بەخوا تاج کورد نیشتمان پەروەر بێت بەدەوە ماوە لەم کوردستانە یعنی ئەمانە ئەگەر ڕایان نەماڵی هیچ حەلێکی نییە یعنی ئەگەر ڕایان نەماڵی یعنی بەس بەختێ خۆش نایەنە سەر بەخوا من سە کۆمەڵی ئیسلامی نەوەی نوێتە گۆڕانتە بەخوا ئەگەر سەد کورسیش بێن حەلی نییە لەبەرێ ئەمان دەسەڵاتدانن کاکە سەگدارن بەخوا هیچیان شتا بەسەر نییە هیچ ئەوە خیرەجانش نییە اینجا
کاک جەلال تۆ وتت ئەمانە بەس دروست بوون بۆ دزی ینی ئەگەر حکومت پێک بێنن دزیەکەیان بۆ ناکرێەوە پێکی نایەنن ینی مەبەست چی بوو لەوە کورە کاکەی بەڕێزن دزی هەر هەموو کاتی وایان ئەچێتە هەموو کاتی حکومت پێک نییە ئەوە نەبوو پەرلەمانیان داخست چیا دەزوە دەستخۆش پێمانی دەست خۆش کاک جەلال لە کەرکووکۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ پەیوەندیەکەت خۆشحاڵ بووین وەڵە بەڕێزان ئێوەی ئازیز و خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەکەیە پەیوەندی بکەن باوکی ستایش وەرەگرین لە چەمچەماڵ بەڵە فەرموو السلام عليكم عليكم السلام ورحمة الله بەڕێزم باش شکر باشی باوکی ستایش سوپاس خۆگەرە سەلامەتەکە ئینشاءالله قوربان تۆری بەرنامەکە دیارە ڕۆژ ئاشکرایە کە نووسراوە بۆچی لایەکانە تەرجێکردنانی حکومەت ڕێک ناکەن ئاشکرایە کە ئێستا پارتی خاوەنی ئەو کورسە زۆرانەی تر بە هەر شێوەیەک بەدەستی هێنا بە تەجروبی بە هەر شتێ لە ڕاستیە ئەوژەی توێت تۆڵە لە لایەنەکانی تر بکاتەوەوانە کە ئەو هەروەها توێکێتیش بکەوێت تا تۆڵەی ساڵانی ڕابردووی شەستەکان تا ئێستا بێنێتەوە ئەوێ بالکەسکا بەیەکێتی وی کاتارێکی تریکێتی نێت ئەوەیەکێتی جارێکی بەرامبەر بۆیە ئەو هەرشی هەناوە بە تاشی دێکی لەوە هێشتاکە بۆ نمونە ئەگەر بێت و هەر کەسێک شێت تەنەزوو بۆ ئەوکە بە تاژی پۆستێکی باشێت بەنێڕای کاتیشە ڕێکشی لێگرن بۆیە جارێکێتی ئێستا بای مەسڵ هەردی شتێکەکە لە مافی خۆی زیاترە بۆی ئەوش ناوێت لەوە زیاتری بەدەکەی داناوە ئەگەر بێتی داتی و کاتە بە کۆمەڵە مەرجەوە ئیراتی بە تاکید دواتریش ئەو برانێکش کە بەشداریان کردووە گۆڕان کێسا بەشداری کردووە ناچارە کە چۆی گۆڕان کورسەکانی بسیار بێتە دوانزە ئەگەر بێت و مەسەڵ ناچارە کە بە هەندێک شت ڕازی بێت وە کۆسا ئەیشی بینی کۆمەڵی ئیسلامیش ئەوە لە ڕاستیە لەبەر ئەوەی کە خاوەن هەوڵێستێک بووە ئەوە دەرراوە ڕەنگە تا ئێستا ئەو خۆمەڵاگەمان دێ کە تا ئێستا چەند داوا لە بەرەوە فعالیاتی کردوە چێ سەردانی مەسعود بەرزانی کە بەڵام جەنابی خۆتە هۆشتووە لە بەرامبەری شەمادام ناڕات ئەوە بەوتێ تەراوی ئەخرێت ئێوە لە ئەسکاری دیکەشدار هیچ شتێک بڵێم ڕاستی شتەکان هێستی سەیسەرێت لە کوردستانە بەتایبەت ڕێک ناکەن ئەگەر ڕێکی ڕێکەوتەکان ڕێکەوتی کاتین کاتێک ڕێگەکەوە ساڵە بەسەری ئاڕادایی کەتا بوو پەرلەمانی کۆمەڵە یاسا پەتەخەمی دانجامە ئیتر هینەدێتەوە ئەبێتەوە حاڵاتی کە خۆمان دیمەدایە مەسە پەرلەمان پەتەخەن و هەروەها حکومت پەتەخەن لەبەر ئەگەر بێت و ڕێک بکەونە کاتی یاسا سەروەر بێ کۆمەڵێک شت نامێنێت ئەوانم گەندەڵیەوە دێتەوە هذا الشيء خصوصا بدوي أمان سود وبس مليان لم أو ثاني أفضل شيء بعد شيء فرصة وهي حدث بأي جماعة راسا. بەڵە دەبڵاوکی ستایش دەستخۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت لە چەمچەماڵەوە کاتی باشم پێیت دەستخۆش بێ بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لە ئەڵقەیەم جارەی بەرنامەکەمان بەرنامەی دوانگەی خەڵک پرسیومانە بۆچی لایەنەکان لەسەر پێگەنانی کابینەی نوێی حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ڕێک نەکەوتون ئێوەش دەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیام بە بەردەوامی دەرەکەون پەیوەندی بگرن ڕاو سەرنج و تێبینیەکانی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکە بڵێن بزانین هۆکاری چییە لای هەر یەکێک هەر تاکێکی کورد ئەوەی کە ئێستا بینەر و بیسەری ئەم بەرنامەی ئێمەیە هۆکار چییەکە لایەنە سیاسیەکان لەسەر پێگەنانی حکومەتی هەرێمی کوردستان تا ئێستاشی لەسەر بێت ڕێک نەکەوتون ئەوە 6 مانگ زیاترە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە و پەرلەمان پێگاتووە و بەڵام تا ئێستا حکومەت پێک نەهاتووە لە شاری سلێمانیەوە کاک عومەر وەرەگرین سڵاوی خوارد دەبێ سەلامی خوارد دەبێ ڕێزم هەیە بۆت زۆر سپاس فەرموو ئێوەی دیاخواخوا لە بەڵا لەبدە لەگەڵ ئێوە وڵی بە قوربان قەی ناکە ئەم حیزانە ڕێ ناکەون یان ڕێ ناکەون ڕێ ئەکەون قەی ناکە ئەمە پەیوەندی بە مەحاشەوە هەیە یان نییە وڵا کاک عومەر لە بەرنامەی ڕابردووە بەڕێزێک پەیوەندی کرد لە کارمەندی وەزارەتی داراییە لە هەولێر وتی بەڕوونی و ڕاشکاوی ئەم قسەی کرد بەرنامەکە ماوە وتی بەرپرسم لە قسەکانی خۆم وتی سستی دابشکردنی موچە گرفتی موچە
پەیوەندی هەیە بە ڕێگنەکەوتنی لایەنە سیاسەکانەوە بۆ پێگەنانی حکومت هەر کاتێک لایەنە سیاسەکان بە تایبەت براوەی یەکەم و دووەم و سێم ڕێککەون هیچ پارە لەسەر ئەمان نییە ئەومانی چواریش ئاودان کرد بەڵێ ئارە بەخوا لە ماڵی چوار و قەیناکە مەحاز تاقی دەکەن و هەوڵداران بوو لە کاتی خۆیانن و هەموو مانگە مەحاز وخەین و ئەی کووە ئەی دەستخۆش قەیناکە ئەی لەویتەرەوەڵە قاڵە قەت باوەڕ بکە بە حەرامزادە لە حەجی ویزی خۆتی لێلادا دەستخۆش کاگەڵمەر سوپاس بۆ پەیوەندیەکەت بەڵە بەڕێزان بەرنامەکەمان ڕاستە و خۆیە و ئێوەش دەتوانن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی کە لەسەر شاشەی پەیامەوە دەرەچن پەیوەندی بە بەرنامەکەەوە بکەن و ڕاوسەرنج و تێبینیەکانی خۆتان لەسەر ئەو تەوەری کە ئێمە دامان ناوە کردوانەتە پرسیار بۆ ئەڵلقەی ئەمجاری بەرنامەکەمان بەرنامەی دوانگی خەڵک کە پرسیومانە بۆچی لایەنە سیاسەکان لەسەر پێگەلانی حکوومەت ڕێک ناکەون ببڕای تۆ هۆکار چییە؟ ینی چی لە پشت ئەوەوە یەکەم لایەنە سیاسیانە دوای ئەو هەموو کۆبوونەوە و ئەو هەموو ڕۆژ و مانگە تێپەڕاندنەی کە ڕۆیشتووە لە دوای سینەوە کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کراوە تا ئێستا لایەنە سیاسیەکان ڕێک نەکەوتون هۆکاری ئەمە چییە بۆچی ئەگەڕێتەوە ئێوە دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی کە لەسەر شاشەی پەیام دەرەکەون پەیوەندیمان پێوە بکەن دەچینە کۆیە هاوڕێ وەرەگرین بەڵێ کاک هاوڕێ السلام عليكم. عليك السلام ورحمة الله. والله لسه برنامجتان أبو توني كثير سلام. برسيو معنا بوشي لأن السياسة كان لسر بيجناني حكومات ريك ناكون. والله يقول بعد جان بلا مسد رينا كون لسر مصلحة خوار رينا كون. بس مصلحة خوار رينا كون هذا أجان لو نفكروا فراتنيا لسر شوان قان كجنا عن التوام. بالله. ئەم ڕێگنەکەوتنی لایەنە سیاسیەکان گرفتی بۆ هاوڵاتیان بۆ موچەخۆران بۆ خەڵک بە شێوازێکی گشتی دروست کردووە بە بڕایتەوە؟ بێگومان قوربان کێشە زۆر دروست کردووە قابلە ئەو خەڵک دەزانێتەوە ئەو خەڵکە واز چۆن و چۆن نییە هیچ بەرێکی ئۆپسیۆن نییەکەوە هەستێ بە خۆپشاندانێ بکە کە شارکار خەرک حکوومەتکەوە شتێک بۆ خەڵکە ڕەش و ڕووکە بکات. بەڵێ دەستخۆش کاگەڵێ لە کوێ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکە بۆ قسەکانت سەرنجەکانت گەرمیان لە کەرکووکەوە وەرەگرین بەڵێ کاک گەرمیان کاکە زانەجان سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام و ڕەحمەتوڵڵا فەرموو قوربان. کاکە سەرەتا دەستخۆشی بۆ تەوەرەکەتانەکەم تەوەرێکی جوان و هەستیارە بۆ ئەمڕۆ بەڕاستی هەر تایتڵی بەرنامەکەش تایتڵێکی جوانە بۆچی لایەنەکان لەسەر پێگەنانی حکوومەت ڕێک ناکەون ئەم حزبانە بۆ خۆیان لەناو خۆیانە ڕێک ناکەون تجا ئەوەی کە کوردستان بەرناڕێوە یعنی بۆ نمونە حزبێکی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بێ لەناو حکوومەتەوە بە شەش مانجی کە لەناو خۆیانە ڕێک ناکەون ئەمانە توانای دەوڵەتداریان نیە ئەمانە توانای حکومڕانیان نییە ئەو تەوەرە تو حاڵی کەرکووکیان بە دەرد و سەرێت بردووە وەرەوە تا تۆ نازانین لە کەرکووک چی ئەگوزەرێ یعنی نە زادە لە زاداکە نە کارەبا لە کارەباکە نە ئاو لە ئاوەکە یعنی تێم سەیرە خەڵک متمانە بەماناکە وڵاتە خاتە بەردەستیان بەڕاستی کارەساتە خۆی ئەگەڕێتەوە بۆ خەڵکەکە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ خۆی بینەرانی بەرنامەکەی جەناب و بۆ هەر 5 ملیۆنەکەی کە خەڵکی بۆ هەر 5 ملیۆن مرۆڤەکەی خەڵکی کوردستان بەڕاستی ئاتی نەخێنەواری خەڵک وای کردووە کاکە دەنجان پێ مەدەن وەکو کاکشاتوارە لە کاکە 4 ساڵ خۆ 100 ساڵ نییە 4 ساڵ حزبی کێ تاقیکەرەوە بۆ 4 ساڵە نەئەکوژێ نەئەبڕێ نەبرێ بۆیە ئەم حزبانە لەناو خۆیانە ڕێک ناکەون بۆیە حاڵی کوردستانش بەمە براوە و دووبارە دەستان خۆش بێ و دەستخۆش کاگەرمیان سوپاس بۆ پەیوەندیەکەت کاک هیوا لە چەمچەماڵەوە وەرەگرین سڵاوی خوارد لەبێت کاک هیوا سڵاوی خوارد جەنابەت کاکە دانا سلام عەلەی باشن برا زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێکم کاکە دانا زۆر سپاس دەستخۆشی بۆ تۆش کە پەیوەندیدرانی تەلەڤیزۆری پەیام بە تایبەتی زۆر سپاس وەکو ڕوونکردنەوەیەک حەزەکەم قسەکەم هەم لەسەر قسەکانی کاگەرمیان لە کەرکووک پێمادە و ڕوونکردنەوەیەکی چۆنەڵی حرمەت و ڕێزم بۆ هەموو گۆڕانخوازەکە بە بێ تەشریفکردن و بە بێ ناوێنان حەزەکەم وەکو ڕوونکردنەوەیە کاک هیوا سپاس دەکەم ئەگەر لەسەر تەوەری بەرنامەکە قسە بکەی من گەلێک بەرنامەکە کاکدانم ساکەم
دڵنیا بڵێ هەر شتێک بڵێم دڵنیا من پێم خۆشە بۆ خۆتان تەلەفۆنەکەم داخەنەوە من نیشتانم نام ئیشەڵەت وا ناکەین تەلەفۆن بەسەر کەسا دابخەینێمە دەستان خۆش بێت کاکە گیان من پێم وابێ ئەوەی کە ئێستا ئەم ئەو واقعی ئەمڕۆ لە هەرێمی کوردستانەیە کاکتانە هەرێمی کوردستان بە بێچێتی و پارتی هیچ حکومەتێک لەم هەرێمەیە پێک نایە باش من ئەمە بەڕای من وەڕای تەواوی سیاسەکانی هەرێمی کوردستانم ئەم ڕاستی ئازانم کاکەدانە قولی پێشوو برادرانی یەکێتی نیشتیمانی 18 کورسیان هەبوو برادرانی گۆڕان ئەو نەکورسیان هەبوو چەند مانگ دواخرا هەتا بە بێچێتی حکومەت پێک نهات ئیستا هەم ئەوان سەیریکە سێم یاریکردنی سیاست و ماندووکردنی خەڵکەکە کاکە یەکێتی 29 کورسی هەیە ئێستا گۆڕانڵێ ئەوێ ئەو تۆڵەی سیاسەتە بکاتەوە ئەو سیاسیە منم بە تۆڵەیەشە دام یەکێتی بکاتەوە ئەگەر من بۆ ئەویستمە ڕوونکردنێ بدەم بەبێ تەشیرکردن ئەگەر گۆڕان خەمی خەڵکێتی حرمەتم بۆ هەموو گۆڕانخوازێ کاکە بۆ دەوەرە تەنازل لە دوو پۆستی خۆتکە ئەگەر ئەتەوێ پرۆژەکانە جێبەجێ کرێ خەڵک چیدی چاوەڕێم حکوومەتە نەکات تەنازل لە 4 پۆستکە لە 2 پۆستکە 1 پۆستکە بۆ خەڵکی ڕوونکردەوە بڵێ کاکە من ئەمەم لە پێناوی جەماوەری کوردستان لە پێناوی کردەوە بەڵام کاکەدانە بڕوا بکە ئەوانەی کاتچنە حکوومەتەوە من بەڕای من حرمەتم بۆ هەموو حیزبێک و کەوانەی کاتچنە ناو هەموو حکوومەتەوە بۆ پۆست و پلە و پارە و پایەیە یعنی ئەگەر وانە کاکەدانە ئەگەر وانە منم ڕخنێم لە ئەو پارێزگاری پێشووی بە وەکالەتەکەی کە لەسەر پشکی برادرای گۆڕان پێشی موت وتم ئەگەر تۆ ئێمە شاوینەتەوە لە حکومەتم ئەگەر نەکشاونەتەوە ئەگەر باەکێتی بکشێتم کاکە گیان ئەگەر ئێوە کشاونەتەوە ئێوە وەزیرەکانتان گشت دەرکراوە سەرۆکی پەرلەمانەکە دەرکراوە تۆ محافزی بە وەکالەت تۆ وەرە دەستکێشەوە تۆ بڵێ من نایدەم دەستخۆشی لەگەم خۆ دەستی کێشایەوە هەو بەڵام ئایا چوار لە حکوومەتی خۆجی یا چوار قایمقانیان دەستی کێشایەوە کە ئەمە هیچ پۆست و پلە و پایە نییە دەسا وەزیرەکانەوە ئەگەر ئەمە خۆی لە خۆیان بۆ ئیمتیازات و پلە و پایە نەبێ هەر وەکو یەکێتی و پارتی من ئەمە ڕای خۆمە حرمەتم بۆ هەموو ڕەنگێکی جیاواز و حیزبێکی جیاواز و دەنگێکی ئازادی جیاوازەیە ببوور نەگەر غەڵەتێکشم کرد بێ داوای لێ نەگەم بەڵام بەبێ تەشیکردن بەبێ هیچ شتێک منە ڕوونکردنەوەم داوە مە سەرنج و ڕای خۆمە دەستخۆش من پێم خۆشە حکومەت پێک بێت چیدی خەڵک و خەڵکی هەژار و لێقەوما و داماوی ئەم وڵاتەی من چیدی چاوەڕێم حکومەتە بەسە کاکە هەرێمێکی 3-4 پارێزگا بەسە تاکەی چاوەڕێبین کاکە ئەین لە پای چی ئەم خەڵکە ئەوەنە چاوەڕێ بکە بۆچی بۆ کاکە گیان بۆ من بازەکەی بدەم بۆ تۆی هاوڵاتی بۆ ئەو موچە خۆر کاکە بکەوە سەرسکە وەرنەوە سەرسکە تەنازولێ بۆ یەکتریکەن کاکە چیدی بۆ کاکە ئێمە لە هەرێمێکە یعنی 4 حزب ڕێنەکەون ئەی باشە بەتەمان لە بەغاچیمان بۆ بکەن وەڵڵی هیچ شتێکیان بۆ ناکرێەوەی وەرە گیری ئەوێ بەزەختی دەرەوە ئەمریکاوە تا و کاتێ پێویستی پێێتە کە پێویستی پێت نەما ڕەنگە هەرێمەکەشت نەمێنێ دەستخۆشکا گیوا کاتی باشم پیاوی سوپاس بۆ سەرنجەکانت بە شێوازێکی جوان تێبینی و سەرنجەکانی خۆت گەیان ئەوە ڕای خۆتە و ئازادی لەوەی کە چۆن تعبیر لە ڕای خۆ دەکەی دووبارە دەستخۆشیت لێکم سوپاس دەکەم بەڵە بەڕێزان پرسیومانە لە بەرنامەکەمانە بۆچی لایەنە سیاسیەکان لەسەر پێگەێنانی حکوومەت ڕێک نەکەوتون ژمارێکی زۆر لە بینەران و بیسەران خوشک و برانی بەڕێز پەیوەندیان کردو هەر یەکە و بە بۆچوونی خۆی لە ممتەڵەقی بیرکردنەوەی خۆیەوە هۆکاری خۆی با بڵین خسۆتە ڕوو کە بۆچی ئەم لایەنانە پێکنیان ئەو چەند دقەیەکی کەمان ماوە لە بەرنامەکەم خوازیارم کە ئەوانێتان ئەتانوێت پەیوەندی بکەن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی سەر شاشەی پەیام پەیوەندی بکەن ڕاو سەرنج و قسەی خۆتان کۆمنتی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکەمان هەبێت لە شاری هەولێر کاک ئەحمەد وەرەگرین سڵاوی خوات لەبێت کاک ئەحمەد ئەلۆ بەڵێ ئەلۆ بەڵێ گوێمان لێتە کاک ئەحمەد پەیوەندەکەی داخرا بەڕێزە هاوکارانم لە ژووری کۆنتترۆل لە بەشی پەیوەندەکان پێم بڵن پەیوەندێکی زۆر دێت بەڵام پەیوەندەکان ئەبچڕێن ینی نازانم گرفتێکگەیە دیارە لە نێوان هێڵەکانە گرفتێکی تەکنیکی هەیە بێگومان پەیوەندەکان ئەبچڕن
ئەو چەند دقەی کەماوانە بەڕێزان خۆشەویستان لەسەر تەوەرەی بەرنامەکەمان بەرنامەی دوانگەی خەڵک کە پرسیومانە بۆچی لایەنە سیاسیەکان لەسەر پێگەێنانی حکومەت ڕێک ناکەون ئێوە دەتوانن ڕاو سەرنج و قسەی خۆتان هەبێت ئێوەش تاکێکن لەم هەرێمی کوردستانە مافی ئەوەتان هەیە کە تعبیر لە ڕای خۆتان بکەن مافی ئەوەتان هەیە کە بە شێوازێکی جوان و مەدەنیانە تعبیر لە ڕای خۆتان بکەن کاک محەممەد لە تەکیە وەرەگرین سڵای خۆت لەبێ کاک محەممەد السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. ماشي براجان. زۆر سپاس. عفوا تەوەرەکەتان لەسەر چی بوو؟ بۆچی لایەنە سیاسیەکان لەسەر پێگەێنانی کابینی حکومەت ڕێک ناکەون بە بڕای تو هۆکار چییە؟ والله براجان ئەوە پەیوەندی بە لایەنانەوە هەیە کە هەنێکن تا ئێستا چاوەڕێی کە لایەنی براوە سڵاوێکی گەرمیان لێ بکەن و ئەمانیش بە گەرمی جوابی بدەنەوە. بەڵێ. ئەمە هۆکارێکی تر نازانم پێ ئەم سەلامە گەرماکەن پێی نایکەن دێنەوە ئێستا دەسەر کەیفی خۆیان. بەڵێ. ئەمە چاوبەستێکە لە خەڵکیەکەن ئەمانای تۆ خۆم یوشکاریان خۆیان لە ڕۆ هەرێ خوان وەرەگرن و ئەمەی ئەیکەن لە بەرچاوی خەڵک لە میدیەکانە تەنها چاوبەستە لە خەڵکەکرد ئەیک ناخۆ ئەمانە بەژەوەندیان هەر بە یەکەوەیە بۆ خۆیان پارەی خۆیانەگرن و خەڵکیش بۆ خۆیان سەیرە کاتی چاوەڕێکن تا ئەمانە ڕێکەون ئەوە وەزعەکان بۆ چەوتە سەر. دەست خۆش کاک محەممەد سوپاس بۆ تۆ سپاس بۆ سەرنجەکەت لە تێکیەوە لەگەڵمان بوویت بەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست وردە وردە لە دواساتەکانی بەرنمەکە نسیک ئەبینەوە دەتوانن ئێوەش لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی لەسەر شاشەی پەیام دەرەکەوێت پەیوەندی بکەن و ڕاو سەرنج و تێبینی خۆتان لەسەر تەوەری بەرنمەکەمان کە پرسیومانە بۆچی لایەنە سیاسیەکان لەسەر پێگەێنانی حکومەت ڕێک نەکەوتون تا ئێستا دەتوانن ئێوەش ڕاو سەرنجی خۆتان بڵن ئەم تەوەرێشمان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە دیجیتال میدیای پەیام دانابوو ژمارێک بەڕێز ژمارێک لە فانەکانمان لە پەیجی پەیام با بڵێن جگەلەوەی کە لایکیان کردووە کۆمنتیان لەسەر بابەتەکە نووسیەوە ئەمە لە سەرەتای بەرنامەکەیە کۆمنتەکانمان خوێندەوە ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی پەیامەوە لەسەر تەوەری بەرنامەکەمان بدوێن و قسە بکەن بەڕێزان لە سینۆی ساڵی ڕابردوو هەڵبژارنی پەرلەمانی کوردستان کرا بۆ پێگەێنانی پەرلەمان و بۆ پێگەێنانی پەرلەمان و پێگەێنانی حکومەت پەرلەمان ئێستا پێگاتووە کۆبنەوەی خۆی دەکات بەڵام حکومەت تا ئێستا پێک نەهاتووە نزیک بە 6 مانگ و نیو زیاتر بەرەو 7 مانگە چێکە ئەم حکومەتە پێک نەهاتووە ئێمە پرسیوانە هۆکار چییە لایەنە سیاسیەکان بە تایبەت لایەنە براوەکانی یەکەم دووەم سێم بۆچی ڕێک ناکەون لەسەر چی ڕێک ناکەون هۆکاری ئەو ڕێک نەکەوتنە چییە و تا چەند ئەم ڕێکەوتنەی ئەم لایەنە سیاسیانە کاریگەری نێگەتیف و خراپی لەسەر قوت و بژێوی و ژیانی هاوڵاتیان دروست کردووە ئێمە لە کۆتایی بەرنامەکە نزیک بووینەوە بەم شێوازە کۆتایی بە ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەی دوانگەی خەڵکێنین تا ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی دوانگەی خەڵک و تەوەرێکی دیکە هەموو لایەکتان بە خۆی گەورە ئەسپێرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بۆ هەموو لایەک سەرفراز بن خواتان لەگەڵ